گۆڕانکاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی کەسێ بەتەمایە چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەن بەس خەوە بینێ نەریتێکی شۆڕژێرانە نەریتێک کە لە خوارەوە خەریکە بنیاتی کۆمەلگایە هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەش ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانێ بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی دەسەڵاتە بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک پۆلدا بخوێنێت ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیتەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لەعنانی ئەم دەسەڵاتەیە هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە کارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موسەکانیان پێنادن وازات خەڵک تونتر ئەبێ ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی منتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاجی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت مێژوێک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی لەسەر چەکڕاکێشان لەسەر تعداکردن لەسەر خەڵک ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە دێمافیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن بەشێکی زۆری لە حیزبە چەک و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی مینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان خەڵک لەلایەکۆ قەویترە سازمانی تەیارکردە ڕادیکاڵترە بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی پێشەنگ تیڤ هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. مەزار نابێ ئەو هەموو جەنراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤ پێکەوە بۆ گۆڕانکاری پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارتان باش. من بنار مستەفا خۆشحاڵم بۆ چوارشەمەیەکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان ئەمڕۆ 6 ئابی 2025 سێ تەوەرمان ئامادە کردووە. دوانیان چاوپێکەوتنە سەرەتا لە درێژەی ململانیەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا قسەپازمان دەبێت. پاشان برسیکردنی خەڵکی لە غەزە و کاردانەوەکانی چاوپێکەوتنێکی ترمان دەبێت و لە یادی کۆتایی هاتنی جەنگی ئێران و عێراق پێشتر پێشەنگ دۆکومنتێکی لەمبارەوە ئامادە کردبوو و بە تایبەتی قسە و باسێک لەسەر ڕۆڵی ئەحزابی کوردایەتی لە ماوەی ئەو 8 ساڵی جەنگەدا دۆکومنتێکە کە دووبارە لێرەوە بڵاو دەکرێتەوە. وەکو هەموو جارێک ئێوەش دەتوانن با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و پرسیارەکانتان ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەین و وەڵام وەردەگرینەوە. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمشەومان. بەڵێ بینەرانی عزیز یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باز لەسەر درێژەی ململانیەکانی نێوان هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا. ئەم بابەتە شتاوتێ دەکەین
لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە وەنداری مەکتەبی سیاسی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان. عەبدوڵڵا مەحموود ئێوارت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی خۆتان و بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ باش. ئەگەرچی قسە باسمان زۆر لەسەری کردو بەڵام یەک جارێتتر پێداچوونەوەی بکەینەوە کە ڕێکەوتنی نێوان ئەم دوو دەسەڵاتە هەرێم و بەغدا بۆ هێندە سەختە کاتێکە ئەبینین ئیسرائیل و ئێران ئەتوان بە ڕێکەوتن بگەن زۆر ڕێکەوتنی تر لە جیهاندا بەدی دەکرێت بەڵام ئەمە زۆر نادیارە ئەمەی لە نێوان هەرێم و بەغدا ڕێکەوێت هەر لایەنێکی سیاسی قسەیەک دەکات هەر وەفتێک دەڕات و شتێک دەوترێت ئەوەی کە ڕادەگەێنرێت ئەوە نییە ئەوەی کە کاردانەوەکانی بە دوادا دەبێت بۆچی ئەم ڕێکەوتنانە بەم شێوەیە یان نییە؟ بەڵێ جارێکی کە سپاس بۆ تۆ ئەوەی کە ئەو ڕێکەوتنانە بۆ بە شوێنێک ناگەن یا بۆ بەشی 24 سەعات ناکەن یا بۆ هیچ لایەک پابند نابێ بە ئەو ڕێکەوتنانەوە پەیوەندی بۆ هەیە کە یەکەم لەلایەکەوە خودی هەلومەرجی سیاسی عێراق هەلومەرجێکە زۆر بە خێرایی لەژێر کاریگەری ڕووداوەکانی ناوچەکە وڵاتانی ناوچەکەیە کە ڕووداوەکانیش خێران هەر کامێک لەو ڕووداوانە ڕاستەخۆ کاریگەری دەبێت لەسەر ئەو هێزانێکە لە عێراقدا هەن و بە تایبەتیش کاریگەری دەبێت هەم لەسەر باڵی بۆرژوازی باڵادەست لە ئاستی سەراسەری لە بەغدا و هاوکات کاریگەری دەبێت لەسەر ئەو لایەنانی کە لە کوردستاندا باڵادەستن و دەسەڵاتی کوردستانیان بەدەستەوەیە بۆیە هیچ کامێک لەو ڕێکەوتنانە هەم ئەوانەی کە تا ئێستاکراون بە شوێنێک نەگەیشتون و هەم پێشبینیش ناکرێ و ڕێکەوتنانەی دواییش کە دێنە پێشەوە بە شوێنێک بن چکە خۆتان دەزانن کە یەکێتی و عفو پارتی و بۆ نمونە بەتا بۆیە دەڵم پارتی زۆرتر دەسەڵات بەرز ئەوە یا بە زۆرێکی کە بڵێم بۆرژوازی کورد لە کوردستاندا خۆی لە حاڵەتێکی چاوەڕوانیدایە لەوە لەژێر تەسیری ئەو ڕووداوانەیە کە هەیە بۆ بەغداش بە هەمان شێوەیە بۆیە ئەگەر هەر شتێ بکەن بەجیالەوەی کە ئەو هاوسەنگی هێز خەریکەشت دەبڕێنێتەوە مەلایەنی جێتی بەڵام لایەنی چکەشەوەیە کە هەردوو لاشیان لەژێر کاریگەری ئەو ڕووداوانەدان بۆیە دەتوانێت بۆ نمونە ئەم شەو بەرزبوونەوە لە گۆشەیەکی دیاریکراوە هەژمونی جمهوری ئیسلامی لەسەر کەسێکی دیاریکراوە زیادکە ڕاستەخۆ کاریگەری دەبێت دەسەڵات لە ناوان وە بە پێچەوانەشەوە لەسەر هەرێمی کوردستان ئەمە بۆ خۆی لایەنی چێتی لایەنی چکەشەوەیە کە خودی دەسەڵات لە عێراقدا هێشتا شلۆقە هێشتا ناجێگیرە و هەموو ئەو ڕێکەوتانەش دەیکەن لەو فەزە ناجێگیریەدا دروست دەبن بۆیە ئەمەش بۆ خۆی لایەنی چکێ لایەنی چکەشەوەیە کە پاشخانێکی دوور و درێژی تاریخی هەیە لە ململانەی نێوان بۆرژوازی کورد و بۆرژوازی ناسیۆنالیستی عەرەب لە ئاسی عێراقیدا کە ئەمە شەیەتی هێشتا دەتوانین بڵین کە ئارایشی سیاسی لەسەر ئاستی عێراقدا کە بە ڕێککەوتنێکی جێگیر گەیشتە بێ لە مابینی ئەو دوو باڵی بۆرژوازیدا لەسەر داهات و سامان بە تەواوەتی یەکلا نەبووتەوە تەنانەت خودی ئەوەی کە پێڵێن دەستوریش یەکلای نەکردێتەوە ئەوەی کە پێڵێن فیدرالیزم ئەوەش یەکلای نەکردێتەوە بۆیە هەر شتێک بێتە پێشەوە دەیکەن و بەجیا لەوانەش ئاخرشتیشەوەیە کە ماهیەتی خودی ئەو دەسەڵاتانە کە پابەندی هیچ پرەنسیبێک نین و هێزگەلێکی بێئەندازە کۆنەپەرستن هەتا ناتوانن قسە باسێک یا پەیمانێک کە لە مابینی خۆیاندا دەیکەن هێندە پرەنسیبێکی مەدەنیان نیەت پێوەی پابند بن ئەگەر ناخۆتان دەزانن لانی کەم لە دە ڕۆژی ڕابردوودا وابزانەوە یەک دوو ڕێکەوتن کراوە بەڵام هیچ کامێک لەو ڕێکەوتانە بە شوێنێک نەگەیشتووە ئەوەی کە لەوانەیە دەتوانم بڵێم وەزعەکەی خراپتر کردووە هیچ ئایندەیەکی هێشتانە هێشتێتەوە بۆ ئەوەی کە ئەو کێشانێکە لە مابینی بەغدا و هەرێمدا هەیە هەتا ئاسۆیەک دیار نییەکە بە شوێنێک بگایە بۆ نمونە خەڵک پاڵی لێبداتەوە بڵێ لانی کەم سادەترین شتێک کە دەبێ هەمبێ مەسەلەی موچەکەمە یا بە زۆری چێتوان بڵێ ژیانمە چکەمان ژیانیان لە خەڵک قەتع کردو هەردوو لە تۆ بێنە بەرچاوی خۆ جابەجیا لەو ئەوە دەتوانێت لانی کەم دەتوانێت ئەوە نیشاندا کە ماهیەتی ئەم بۆرژوازی لە عێراقدا بە بۆرژوازی ناسیۆنالیسمی عەرەبەوە تا کوردەوە دەگاتەوەی کە خاوەنی هیچ پرەنسیبێک نین هەتا خۆیان بە خاوەنی ئەو کۆمەلگایش ئەتوانین بڵین خۆیان بە خاوەنی ئەو کۆمەلگایە نازانن ئەوەندەی کە تەنها خۆیان بە حرەسی کۆمەڵێک بیرەنەوت حرەسی کۆمەڵێک داهات کۆمەڵێک سامانکە لە وڵاتەدا هەیە کە شەڕیان لەسەرەوەیە
تەنانەت بۆ سات ئامادەنین هەتا وەکو ئەو نیزامە درڕندە و دواکەوتوانەی منتیقەکەش نین کە هەم دزی خۆیان دەکەن هەم بەشێکی لێ دەدەن بە خەڵک ئەمان ئامادەنین هیچ بەشێکی لێ بدەن بە خەڵک بەشێکی لێ بدەن بە خەڵک بە پێچەوانەوە هەم ئەوەی داهاتی سامانی کوردستان ئەوەی ژێرزەوی سەرزەوی پێ دەڵێن هەمویان بردووە و لەم چەند ساڵی ئاخیریشداوە لە 10 ساڵی ڕابردوژدا قوتی هاوڵاتیانیشیان بردوتە سەری کەسی هەر تێر نابن. کاریگەریەکانی دەسەڵاتی ناوەند بەسەر کوردستانەوە زۆرەوە ئاشکرا و دەیبینین لانی کەم لە موچەیەکە لەژێر دەسیەتی بەڵام کاریگەریەکانی دەسەڵاتدارانی کوردستان بەسەر ناوەندەوە چییە؟ لانی کەم کە جاروبار میدیاکان مایک دەخەنە بەردەم حەمەی حاجی مەحموڵی ئێمە کارتی زۆرمان بەدەستەوە هەیە لە کاتی خۆیان بەکاریان دەهێنین بەڵام ئەگەر بە شێوی گشتی باس بکەین کاریگەریەکانی کوردستان بەسەر ناوەندەوە چییە؟ سەرەتا پێش هەموو شتێکەوە بڵێم کاریگەری هەرە سەرێکی ئەگەر هەبێ لە ئاسی عراقدا دەتوانێت لە ناوەندەوە کاریگەری لەسەر دەسەڵاتی ناوەندی هەبێت ناکرێت لە ئاستێکی محەلیەوە یا لە ئاستێکی خۆجێیەوە بتوانی بڕیاری خۆت بەسەر ناوەندی دەسەڵات دابدەیت لیالانیکەم زۆر قورسە هەمیشە دەسەڵاتی مەرکەزی دەسەڵاتێکی زاڵترە و پشتبەستووە بە کۆمەڵێک مەسایلی دیاریکراوە بەتابەتی لە عراقدا کە دەتوانین بڵێن کە کۆمەلگەی نێودەوڵەتی هەیە وڵاتێکی بەڕسمی ناسراوە لە کۆمەلگەی نێودەوڵەتیدا و لە پشتین وڵاتەکانی منتیقە هەموو ئەمانە لەوانە لە پشت دەسەڵاتی مەرکەزەوەن ئەمە لایەنێکێتی دووەم ئەوە هەرێمی کوردستانە داوای لە بەغدا هەیە خۆ بەڕاستی بەغدا شتێکی وای نییە لە کوردستان داوای بکە و هیچ شتێکی نیە ئەمە لایەنێکێتی لایەنێکەوەیەک ئەوەی کە بەشێک لە سەران و یا لە کادرانی دەرەجە چەندی یەکێتی و پارتی یا لایانی کە باسیەوە دەکەن کە ئێمە کارتمان بەدەستەوەیە من هیچ وای نبینیم هیچ کارتێکی کاریگەریان بەدەستەوە بێ ینی ئەو کارتانەی کە هەیەە بۆ نمونە تۆ ئەو کارتانەی کە پێشتر ئەگەر هەتا بەدەستێکێتی و پارتیەوە بوو لە کوردستاندا مەسلەی ئابووری سربەخۆ بوو مەسلەی نەود بوو مەسلەی پێگەیەکی دیاریکراوی ناوچەیی بوو مامەڵی دنیا بوو لەگەڵیان تۆ تەماشا ئەو کەیسانەکە هەموو کەیسانە ئێستا هیچیان نەماون ئەوەن نەوتە خۆتان دەزانن لانی کەم بە دوای ریفراندۆم و دوای 16 ئۆکتۆبەرەوە مەسلەی ئابووری سربەخۆ نەماوە مەسلەی پرسینەوەت بە پلەیەکی یەکجار زۆر لە ڕستیان دەرهێنراوە مەسلەی تەنانەت بەستنی گرێبەستی نوێ بۆیان کێشەیە و هاوکات دیسان دادگای فیدرالی جارێککە کارا بوو لە بەرامبەریاندا و لەسەر زۆر کەیسیکە هینی بۆیان هێناوە هیچ یانی بەرزەوە نەماوە تا بۆیە بەو معنایە من وای نبینم بە پێچەوانەوە من پێم وایە لە کوردستان هیچ کارتێکیان بەدەستەوە نییە و تەنانەت کاتێک دەیانتوانی ئەگەر وەک مناوەرەش بێ بەدەستیەوە بگرن لەوانە بوو بێت کە بڵێ بۆرژوازی کورد یەکدەست لە بەرامبەر بۆرژوازی لە عراقدا وەستابایەوە بەڵام ئەمە لەوەش بارەمەندێ ینی تۆ بۆ نمونە ئەگەر پارتی بۆ نمونە زۆر جار باسیەوە دەکا کە هەڕەشێکی شانەوە لە بەغدا دەکا گوایە دەیەوێت لەو ڕێگەیەوە پرۆسەی بەتابەتی کە هەڵبژاردنەکان لە پێشە هەڵبژاردنەکان بۆ نمونە دوا بخایە ئەو ببێتە ڕێگریەک لەوەی کە لە کوردستاندا هەڵبژاردن بکرێ هەڵبژاردن بەڕێوە بچێ بەڵام ئەوە تەنها ڕەشە و گوشارێکە کە دەیانەوێ بیکەن بەڵام لە دنیای واقعیدا ناتوانن بیکەن چونکە یەکەم لەناو خۆیانداوە گوتم هیچ هاو ئاهەنگیەک نییە ینی بۆ نمونە یەکێتی لە پێگەی ئۆپۆزیسیۆنی حکوومەتی هەرێمدا زیاتر دەردەکەوێت تاوەی کە خۆی وەکو شریکێک و بەشدارێک لەگەڵ پارتی بزانێ ئەمە لە کوردستاندا لە بەرامبەر بەغدادا بە هەمان شێوە بەجیالەوەی کە هەردوو لایەن وابەستەی دوو تەرەفی جیاوازی منتیقین کە دەیانەوێ باڵەدەستیان هەبێت لە منتیقەکەدا کەیەکیان تورکیاوێکیان ئێرانە بەجیالەوەی کەسە بۆ ینی سەر بەو لایەنانن لە نێو خۆشیاندا هیچ زۆرە تەبایەکیان نییە تەنانەت خۆ ئەگەر بۆ نمونە لە بەرامبەر بەغدادا بۆ نمونە گوایە ڕێگریەکە بێ خۆ لە نەوخۆی کوردستانداوە چەندە نازام لە مانگی چەندەوە هەڵبژاردن کراوە نزیکەی 9 مانگە بۆی حکومت پێک بێنن تەنانەت هێشتا یەکێتی و پارتی نەگەیشتون بە لێک تێگەیشتنێکی هاوبەشیش لەسەر ئەوەی کە حکومت لە کوردستان پێک بێنە لە سەمەش نەگەیشتنەوە بەجیالەوەی کە هەموو ڕۆژێک کێشیان هەیە لەسەر مەسلەی سنوورەکان لەسەر مەسلەی دەسەڵات لەسەر مەسلەی بڕیاری سیاسی و زۆر شتیکە وی لەنی خۆشیاندا نیانە ئەنیە تاگەر پارتی بیوێ بکشێتەوە یەکێتی لەگەڵی ناکشێتەوە هێزی ئۆپۆزیسیۆن لەگەڵی ناکشێتەوە
ئەمانە هەموو لایەنێکن کە دیارە جگە لە هەڕەشەیەک شتێکیکەنی یەک لایەنی کەش بڵێم مەسلەی پەیوەندی مەسلەی ناسیۆنالیزمی کورد یا ئەو باڵی کە دەسەڵاتی بەرزتر لە کوردستانی عێراقدا لەگەڵ عێراق بە زۆرێک تێکەڵ بووە هەر ئەوە نییە کە لە کوردستاندا خەریکە دزی دەکات و تاڵانی دەکات و بەرهێنان دەکات کۆمپانیاکانی بۆرژوازی کورد کە زۆر بەشی زۆریان سەر بە حزابی سەرەکین لە کوردستاندا ڕاستەوخۆ بەرهێنانی گەورە لە بەسرە و بەغدا و شار و شوێنەکانی وەسەتی عێراقیش دەکەن بۆیە بە هیچ زۆرێک ئامادە نین ئەو نیعمەتە کە لە ڕێگەی ئەو بەرهێنانەوە دەستیان دەکەوێت لە وەسەت و ناوەڕاستی عێراقیشدا کاراییان هەیە ئامادەنی لە دەستی بدەن بۆیە بەڕاستیەوەوانە هیچ کامێک لەو کارتانەیان بەدەستەوە نیە تەنانەت لەوەش واوەتر حتا متمانەی جەماوەری یعنی ئەوەی کە مابینی قڵشتی نێوان دەسەڵات و خەڵکی کوردستان بە شوێنێک گەیشتووە دەتوانی بڵێ ئاشتی هەڵنەگرە و حاشا هەڵنەگرە ئاشتی هەڵنەگرە جارێک کە خەڵک ناتوانێت متمانە بەرە سەڵات بکاتەوە کە هەموو ڕۆژێ قوتی مناڵەکانی دەبڕێ نانی دەبڕێ مافی زۆر سەرەتایی دەبڕێ خزمەت گوزاری زۆر سەرەتایی وێران دەکات ناتوانێت لەگەڵی بێتەوە وەختێکیش دێتە سەرجات دەداوێ بۆ هەر ئەو مافە زۆر سەرەدایانە لە جێگەی وەڵامیان بدەنەوە لە ئاسێکدا بێن بۆ خەڵکی ڕوومکەنەوە کێشەکە چیە لانی کەم ئەگەر ئەوان بەشێک نین لەوە کارەکە خەریکن بە گول لە وەڵام دەدەنەوە ئێمە لەو دوایانەدا بینیمان کە مامەڵەی دەسەڵات لەگەڵ خۆپیشاندەران و خەڵکی ناڕازیدا بێ ئەندازە بەرەو زبری ڕۆشتووە بێ ئەندازە بەرەو ئەو ڕۆشتووە کە توندوتیژیەکان زیادی کردووە ئەین لە دوو مانگی ڕابردوودا چ لەو هێرشە پێشوەختەی کرایە سەر سووراوان و ڕەهبەرانی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە شاری سلێمانی بۆەوەی کە کۆبوونەوەیکی گشتی بکەن بە پاساوی زۆر ڕێگەیان لێگرتن و پێشوەختە هەمویانیان گرت تا دەگاتەوەی کە لە وەرتێ بینیمان کە خەڵک بۆ خزمەتگوزاری هاتوونەتە سەرجادە بە تەقیان لێکردن و چەند کەسێک کوژرا و چەند کەس بریندار بوو و لە خەبات بینیمان و قەرار بوو لە منتیقی ئەنکاوەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە بکرێت بەڵام بە ئەندازەی پێم وایە زیاتر لە ئەندازەیە و کەسانی بڕیار بوون لە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆ ببنەوە هێزە ئەمنی و هێزە ئاسایش و جەیش و سوپایان هێنا یعنی هەتا خودی مامەڵەکەیان لەگەڵ خەڵکی کوردستاندا مامەڵەیەکی دەسەڵات و خەڵک نییە مامەڵەی دەسەڵات و دوژمنێک وەک دوژمنێک تەعاملی خەڵکی کوردستان دەکەن بۆیە لە بەرامبەری دەکەن بۆیە تۆ دەتوانی بڵێ لە هیچ ئاستێکدا لە ئاستی جەماوەری لە ئاستی سیاسی لە ئاستی ئەو کۆمەڵک پرانسیپ هەیە کە ئەحزابی سیاسی بێ پێڕەوی بکە تا دەگاتە پەیوەندیان بە خەڵکەوە تا پەیوەندیان بە منتیقەکەوە تا دەگاتە بەوەی بەو پابندیان بەو ڕێکەوتانەی کە لە نێو خودی خۆیاندا دەکەن پێوەی پابند نابن بۆیە هەموو ئەوانە پێ دەڵێ کە دەسەڵاتی بۆرژوازی لە کوردستانی عێراقدا هیچ کارتێکی بەدەستەوە نەماوە لانی کەم بەتام کارتێکی کاریگەری بەدەستەوە نەماوە ئەنی کارتێکی بەدەستەوە نییە کە هەڕەشەی پێ بکە و ئەوە ببێتە فاکتەرێک بۆ ئەوەی کە ببێتە گوشار لەسەر دەسەڵاتی ناوەندی یا لەسەر بۆرژوازی عێراقی کەمل بە خواستێکدا ئەوەی کە هێشتا ئەمان بە زۆرێک لە زۆرەکان نەوعێک لە نەرمی هەیە بە زۆرێک لە زۆرەکان هێشتا نەگەیشتۆ بە ئاستێکی قوڵتر بەڕاستی خودی ئەو وەسیەتەیە کە هەیە و بەتابەتیش لەلایەکەوەی بەغدا نایەوێ کە ئێستا بەرەو هەڵبژاردنێک دەڕۆن تۆزێک ملەدا تۆزە نەرمیە نوێنە لە بەرامبەر ئەو پاشەژەیەکیکەن ئەگەرنا هێشتا دەتوانێت بەغدا هێشتا توانایی ئەو هەیە کە ئەو تانکەرە نەوتانە یا ئەوەی کە دەڵێن ڕۆژانە 300 یا 300 تا زیاتر لە بەرمیل نەوت لە کوردستانەوە بە قاچاق دەبرێ بە وڵاتانی منتیقا خۆ ناتوانن بیشارنەوە دنیای ئێستا لەوە تێپەڕیوە خەڵک بتوانێت ئەو تانکەرە گەورانە بشارێتەوە لە بەردەم چاوی تیژی ئەو هەموو کامیرا و درۆن و دام و دەستگای ئیستیخباراتی و هەواڵگری و تا دوایی هەموو ئەوانە بەڵام هێشتا ئەمەیان کردووە کە دیارە ئەوانە لە دەست دەردەهێنن هەتا ئەگەر تۆ تەماشای بکەیت کارتەکانی دەستی دەسەڵاتی کورد ئەوەندە لاوازە لەلایەکەوە دەسەڵاتی ناوەندی لە ڕێگەی قانون و یاسا و دادگای فیدرالی شتەکانی خۆی دەکات و هاوکات لەگەڵ ئەویشدا کۆمەڵێک درۆن و هێزی درۆنیش دەنێرێ ئەوە پەیامێکی ئاشکرایە کە پێت دەڵێ ئەگەر پابەندی ڕێکەوتنەکان نابی بە ڕێککەوتن ئەوە دیسان دەتوانین هەموو پاڵاوگانە بکەینە نیشانە و ڕێگە لەوەی بگرین کە نەوتیان تێدا بەرهەم بێ مەسم پەیامێکی ڕوونا
بۆ هیچ کامێکیان نییە هێشتا بە پێچەوانەوە ئەگەر تەماشای بکەیت من پێم وایە گوشارەکان و هەنگاوەکانی دەسەڵاتی بۆرژوازی لە عێراقدا بۆ دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد بەتایبەتی دوای جەنگی 12 ڕۆژەی ئێران و ئەوانە زۆر کارا بۆتەوە یعنی ئەگەر پێشتر بە هۆکارێکی دیاریکراوە بەتایبەتی بۆ هۆکارەی کە لانیکەم پارتی ئەو چاوەڕوانی هێبووکە و لێدانەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دەبێتە هۆی خرۆشانێکی جەماوەری دەبێتە هۆی لاوازکردنی ئێران هەتا هێندێک خەڵک زیاتر لەوەش دەڕۆژکاوە دەتوانێت جمهوری ئیسلامی بڕوخێنێ و ئەوە دەواازە دەکاتەوە ئەگەر جمهوری ئیسلامی دیارە بڕوخەیە لاواز بێ ئەوە معلومە پەڕووباڵەکانیشی لە عێراقدا کە دەسەڵاتیانەیە ئەوانیش لاواز دەبن ئەو کاتە دەچن مەرجەکانی خۆیانیان بەسەر دەسەپێن ئەمە پێش نەهات ئەوە کە پێش نەهات جارێکی کە لەلایەکەوە خوێندنەوەی کە بۆرژوازی کورتەی بوو هەڵە دەرچوو و نەیتوانی بیکەوە بەجیا لەوانە بێ قەرەبووی ئەو وەحمەش بداتەوە کە ئێستا هەیەت وێنە وەڵام بە پێچەوانەوە هیچ کارتێکیان بەدەستەوە نیە لەسەر خاڵێک ڕاوەستم لە پەیوەند دەسەڵاتدارانی کوردستان بەرامبەر ناڕەزایەتی خەڵک کە باس دەکرێت لانیکەم لەلایەن بەشێک لە نزیک کەسانی نزیک لە دەسەڵاتەوە خەڵکی کوردستان وێنە گشتیەکە نابینن مەترسی لەسەر قەوارەی کوردستان زۆر فراوانترە لەوەی کە لە مەسلەی موچەیە قەتیسکرێتەوە ئەوەی کە تەواوی قەوارەکە لە ژێر هەڕەشەدا یاخود ئەوەی کە کوردستان نەچەمێتەوە لە بەردەمی دوژمنانیە لە کەوانەیەکدا بۆ موچە و کەرامەت و سەروەری و ئەمانە گرنگترە لەم پەیوەندیە سەرنجی ئێوە چییە ئایا بەڕاستی خەڵکی وێنە گشتیەکە ناتوانێت بخوێنێتەوە زۆرت هەیە درکی پێ ناکات و تەنها چاوی لە موچەیە یاخود ناڕەزایەتەکانیان بەرحەقەکە ڕووی لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە یەکەم شت ئێمە دەبێ بزانین کە دەڵێن قەواری هەرێمی کوردستان ئەگەر باسی قەوارەیەکی سیاسی و دەسەڵاتدارێتیە ئەوە قەوارەی یەکێتی و پارتیە تاوەندەی بە جوغرافیای کوردستانیش دەگەڕێتەوە وەکو هەرێمێک و وەکو خەڵکێک و کە داوای مافی خۆیانیان هەیە هەم مافی سیاسیان هەیە مافی اقتصادیان هەیە هەم داوای قانونیان هەیە ئەو کەسی چکەیە تاوەندەی بە لێکدانەوەی دەگەڕێتەوە کە سەرانی یەکێتی و پارتی و بەشێک لە نووسەران و قسەکەرانیان باسی دەکەن قەوارەی هەرێم دەیانەوێ خەڵکی کوردستان ڕازی بکەن بەوەی کە موەزیەتە قبولکەن مەسلەی موچە هیچ نییە ئەوە خەریکە قەواری هەرێمی کوردستان کەوتۆتە بەرهەڕەشە لەلایەن بەغداوە دەیانەوێ ئەو بکەن و ئەو بەڕاستی زۆرتر وەک ڕێگەیەکیشە وەک ڕێگەیەک بەدەستیەوە دەگرن کە تا بیانەوێت لەو ڕێگەیەوە تووڕێی خەڵک لەلایەکەوە خامۆش بکەنەوە و دووەم بیکەنە دەواازەیەک بۆ یا بە زۆرێکتوان بڵم پلانێک بۆ ئاشکردنەوەی خۆیان لەگەڵ خەڵک بەڵام واقعەتەکەوەیە کە خەڵکی کوردستان ڕاستە دەسەڵاتی ناسیۆنالیستی لە عێراقدا دەسەڵاتێکی سەرکوتکەر میلیشیایی نۆکەرپیشە و گەندەڵ هەموو ئەوانە واقعی هەیە بەڵام خەڵکی کوردستان ئەوەش دەزانێت بەڵام خەڵکی کوردستان یا کێشەکانی خەڵکی کوردستان ڕیشەی لە واقعیەتی خودی کۆمەڵگەی کوردستاندایە یعنی ئەو موسیبەت و کوێرەوەریانەی کە لە کوردستاندا هەیە ئەگەر لە کوردستان تەماشای بۆ نمونە ئەوەی کە مەسلەی موچەیە مەسلەی خزمەت گوزاریە مەسلەی کۆمەڵێک پرۆژەیە مەسلەی مافی فەردیە مەسلەی ئازادیەکانە ئێوانە لە کوردستاندایە هیچ کەسێک دەستی یەکێتی و پارتی نەگرتووە کە لەو بارەیەوە بۆ نمونە شتێ بکەن ینی بۆ نمونە هیچی کە خزمەت گوزاریەکان وێران نەکەن هیچی کە بەنێوی پرۆژەی قازانهێنەری خەیاڵی وەکو پرۆژەی کارەبا ناویان ناو پرۆژەی ڕووناچی و بە خەڵکی دەفرۆشنەوەکەوە دەستکەوتێکی زۆر وەک دەستکەوتێکی زۆر گەورە نیشانی دەدەن لە حاڵێکداوە پرۆژەیەکە بۆ خاڵیکردنەوەی گیرفانی خەڵک ئەمایانە مەسەلەی وەرە تەماشا کەرتی تەندروستیکە تەماشا کەرتی پەروەردە بکە تەماشا ڕێگەوبانکە تەماشا خزمەت گوزاریکەی کۆمەڵایەتی بکە تەماشا موچەی کرێکارانێک کە لە کوردستان داوەری دەگرن ئەوەی کە بێزگاوەی بەزیا لەو موچە خۆرانەی کە ئێستا موچەکەیان دەبڕدرێت تو تەماشا هەموو ئەوانەکەەوە هیچ کەسێک پەیوەندی بە بەغداوە هۆیە ئەو پەیوەندی ڕاستە خۆی بەرەسەڵاتی بورژوازی کوردەوەیە یعنی لە کۆمەڵگەی کوردستاندا تاقم و کەمایەتیەک بەهشتێکی خەیاڵیان بۆ خۆیان و بنەماڵەکانیان
و نزیکەکانیان دروست کردووە و لە بەرامبەردا زۆربەی هەر زۆری چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش ڕۆژ بە ڕۆژ هەژارتر و برسیتر و بێدەرەتانتر دەبێت. ئەمە ڕیشەی لە واقعەتی کوردستاندایە و ململانەی نێوان بۆرژوازیک و لەگەڵ چینی کرێکار و خەڵکی کوردستاندایە. ئەمە واقعەتی ئەسڵەکەیەتی بەڕاستی ئیچەیەکێتی و پارتی چ لە نووسەرەکانیان دەیانەوێ ئەمە بشێوێنە کە دیارە ئەگەر کێشەی سیاسی شەوێ دیسان کە هەیە دیسان ئەوە دیسان یەکێتی و پارتی مەسئولن لەوەدا. ینی بۆ نمونە ئەگەر مەسەلەی پرسی سیاسی هەیە پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەی خۆی یەکێتی و پارتی دوو هێزی سیاسی نین بۆ چارەسەری ئەو کێشە سیاسیانە لەگەڵ بەغدا، بەڵکە لەلایەکەوە خۆیان کۆسپن و دووەم ئەوان خۆیان لە چوارچێوەی فیدرالیزمێکی قەومیدا لەگەڵ بەغدادا و پەیوەندیان هەڵبژاردووە. بەڕاستی ئەوە بژاردەی خەڵکی کوردستان نەبووە، لە سەروی خەڵکی کوردستانەوە ڕێککەوتون، لە سەروی خەڵکی کوردستانەوە دەیکەن. هەر ئێستاش لە سەروی خەڵکی کوردستانەوە خۆ وەفدەکانیان و شاندەکانیان دەنێرن لەگەڵ بەغدا و کوێ دامیشێ. خۆ نوێنەری کرێکاران و کارمەندان و فەرمانبەران و موچەخۆران لە هیچ کامێک لەوانەدا جێگەیان پێ نەدراوە. ینی تۆ تەماشای کە هێشتا پێرێ بوو باسەوە دەکەن کە دەبێت کرێکار نابێت لە 15,000 دینار کەمتر بێ. ئەو وەکو دەستکەوت نیشان دەدەن 15,000 لە حاڵێکدا ئەگەر کرێکارێک هەرسی ڕۆژەکە ئیشکا دەکاتە 450,000 دینار. ینی تۆ حسابی کە ئەگەر کرێکارێک بەکە شوێنی دنیا ئیشکا 20 ڕۆژ ئیشەکە یعنی هێشتا 300,000 موچە بەدەستکەوت دەزانم بۆ کرێکار لە حاڵێکە خودی ئامارێک کە لە زمانی خۆیانەوە بڵاو دەکرێتەوە. تۆ تەماشا سەرۆت و سامانێکە کە کوڕان و نەوەکانی دەسەڵاتی بۆرژوازی کورد لە کوردستاندا هەیەە خەیاڵیە. بۆیە بەڕاستی ئەم پاساوانە هیچ حقیقەتێکی تێدا نییە و قەواری هەرێمی کوردستان پێش هەموو شتێک ئەگەر لەژێر هەڕەشەدا بێ وەکو جوغرافیایەکی سیاسی کە خەڵک تێدا دەژی و مافیان هەیە حەقیان هەیە موچیان هەبێ نانیان هەبێ ژیانی تەسەلیان هەبێ گوزەرانیان هەبێ و لە خزمەت گوزاریەکان بەگشتی بەهرەمەند بن و هاوکار لەگەڵیدا مافە فەردی و مەدەنیەکانیان زامن کرابێ و تۆزێ سیمای مەدەنی بە معنای کەلیمە وجودی هەبێ لە کۆمەڵگەی کوردستاندا یەکێتی پارتی مانعێکی سەرەکی بەردەمیەوە. قسەمان زۆر کرد لە سەردەسەڵاتدارانی هەرێم و بەغدا. دوایین پرسیار بکەمە پرسیاری بینەر و لەسەر هەڵوێستی لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان بپرسین کە دەور و نەخشی ئەم حیزبە ئۆپۆزیسیۆنانەی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن لە پەیوەند بە مەسەلەیەدا. ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی لە کوردستان من دەتوانم بڵم بەرهەم یێرە و دەسەڵاتەیە کە لە کوردستان هەیە. تۆ ناکرێت چاوەڕوانی ئەوە بکەیت کە خودی ئەو دەسەڵاتەکە هەیە بەتابەتی بەشی زۆری بۆ ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی باز دەکەم. سەرجەمی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی خۆی لەدایک بووی هەمان جوڵانەوەی سیاسی بۆرژوازی کوردە لە کوردستاندا. بۆیە تۆ ناکرێت ئەو ئەوانەی کە هێشتا دەسەڵاتتان و جونگە سەرەکیەکان دەسەڵاتیان لە کوردستاندا بەدەستەوەیە بەم جۆرە تاڵانی دەکەن چاوەڕوانی ئەوەت بێ ئۆپۆزیسیۆنێکی کە لە هەمان چوارچەوەی ئەو بزوتنەوەیدا لەدایک بووە چاوەڕوانێکی زیاد لە پێویستی لێ بکەیت. پێم وایەوە چاوەڕوانێکی زیادەیە تۆ لەو هێزانەت هەبێ. ینی کۆمپانیایەک خاوەنی کۆمپانیایەکی گەورە هاتووە دەیەوێت لە خاوەن کۆمپانیایەکی گەورەوە ببێتە حیزبێکی گەورەی سیاسی ئەوەی کە پێڵەنەوەی نوێ. ئەین تۆ وەرە تەماشای کە لەو ڕۆژەوە کە ئەم ئۆپۆزیسیۆنە هاتووە لە چ شوێنێکدا و لە چ ئاستێکدا لە پێش بۆتە پێشڕەوی بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان بۆ یەک مافی دیاری کرا بۆی تۆ لە یەک ئاستیشدانای بە پێچەوانەوە لە هەتا لە زۆر شوێندا کە خەڵک هاتۆتە سەرجادە بۆ ئەو ئاوی تەوزیع کردووە. خەڵک لە بەرامبەر نەبوونی بنزینی سوتەمەنیدا هاتۆتە مەیدان و ناڕزایی بووە. ئەو ئۆپۆزیسیۆنە چۆ خەریکی دابەشکردنی نەوت و سوتەمەنی بووە. کرێکارانی ژینگە پارێز دەستیان داوەتە مانگرتن بۆ مافی زۆر سادەی خۆیان ئەوان چوون تویانە سیارە دەهێنی ئێمە ئەو کارە ئێمە دەیگرین ناسی خۆمان یان ئێمانە ڕێگەیەک بوون بەتە بۆ شکاندنی بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان و توێژە زۆرەکانی ئەو کۆمەڵگایە. ئەو باسی نەوەی نوێ دەکەم لەبەرەوەیکی ئێستا
ینی بە ئاستێک لە جۆرەکان وەکو ئۆپۆزیسیۆنێکی میدیایی دەتوانم بڵێم لە هەمویان زیاتر دەرکەوت و لە هەمویان زیاتر بانگەشە دەکات. بەڵام شەڕی ئەو کوا شەڕی تۆ کەسێک دەتوانێت بە ئێمە بڵێ لە ئۆپۆزیسیۆن چوارچێوی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کووردا یەک تاکەلایەن هەبێت بڵێ بەس مافی مەدەنی خەڵکی کوردستان بە ڕسمی بناسێ، یەکسانی ژن و پیا بە ڕسمی بناسێ، داوای ئەوە بکە کە پەیوەندی نێوان بەغدا و هەرێم نابێت لەسەرەوە بێت لە خوارەوە بێ. یەکدانە هەیە کەسێک هەیە لە نێو ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کووردا بێ بڵێ دەبێت ئەم سەروەت و سامانی تاڵانکراوی چەندەهەی دەسەڵاتدارەتی کوردستان دەوێت بۆ خەڵک بگێڕدرێتەوە. هیچ کامێک لەوانە نییە. بەشی زۆری سەرانی ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی لە کوردستاندا هاوبەشن لەو تاڵانیە، هاوبەشن لەو دزیە، هاوبەشن لەو گەندەڵیە و ئۆپۆزیسیۆن لەسەر خودی ئەو گەندەڵستانەیە پێی گرتووە. خودی بزوتنەوەی ئەوەی کە پێڵێنەوەی نوێ لەسەر ئەساسی ئەو گەندەڵستانی کوردستانە پێی گرتووە، بە زەویە و دەسەڵاتە خۆی گرتووە، بە ئیمکانەت پشتیوانی و دەسەڵاتە خۆی گرتو هاتوێتە مەیدان. و لە زۆر بڕگەی دیاریکراویشدا ئەوانە خەریکن دەسەڵات ڕزگار دەکەن، نەک لە دژی دەسەڵات بن بۆ ئاڵوگۆڕ. و پێشتریش ئێمە ئەزمووی لەوە گەورەترمان بوو. ئێمە بزوتنەوەی گۆڕان لە کوردستاندا بوو کە توانین زوربەی زۆری خەڵکی کوردستان خۆشباوەڕ بە بانگەشەکانی بکات. هەموو بینیمان، بەڵام بینیمان چۆن لەسەر شان و ماندووبوون و ناڕزایەتی خەڵکی کوردستان هەڵز نابووە سەر دەسەڵات و وەچوو بەشداری هەر ئەو دەسەڵاتە گەندەڵ و دزە بوو کە دەیانوت ڕای دەماڵی چۆن بەشداریان تیا کردو تا ئێستاش لەوێدا ماونەتەوە. لە حکوومەتێکە لانێکم 2 ساڵ و نیوار نییە، هێشتا خەریکن لەو داهاتەکەی خەڵکە خەریکن لەوە پارە دەخۆن. ئەوە پسێنی بۆرژوازی ناکرێت هیچ جۆرە چاوەڕوانیەکی بەڕاستی لێ بکرێت. عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ تۆ جارێکیکەوە بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ هەر بژین. زۆر سپاس. عزیزان، وچانێکی کورت و پاشان سەبارەت بە برسیکردنی خەڵکی لە غەزە و برسی سەربەخۆیکردنی فەڵەستین قسە و باسمان دەبێت و لاگەڵمان بێنەوە. بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز. ئێستاش سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر و مەحسین کەریمان لاگەڵدای بۆ قسە و باس لەسەر برسیکردنی خەڵکی لە غەزە و کاردانەوەکانی. مەحسین کەریم، ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوە باش، سپاس بۆ ئێوە ژەر بژین. باز لەوە دەکرێت کە دەیان و دوایین راپۆرت بازبەنزێکی 200 کەس دەکرێت کە لە برساندا لە غەزە گیانی لەدەستداوە کە زۆری نەشیان منداڵن. هەڵبەتە سەرمە قسەی جۆرا زۆر هەیە، بەشێک لاوانی کە نزیک لە ئیسرائیل دەڵێمە پرۆپاگەندەی حەماسە، بەڵام ئیسرائیل ڕێگەی نەداوە تا ئێستا هیچ ڕۆژنامە نووسێکی بیانی بچێتە غەزەوە تاوەکو پشتێکی تر باس بکرێت. سربەخۆ لەوەی کە ئەم ئاماران چەندێ ڕاستن، بەڵام یوئێنی هۆشداری داوە، ڕێکخراوەکانی مافیرۆ هۆشداریان داوە کە برسیکردنی خەڵکی لە غەزە شتێکی جددیە. قسەتان لەسەر ئەمە و لەوەش گرنگتر کاردانەوەکانی لە ئاستی جیهاندا ڕاستلەکێنەر بووە بە پێویست. بەڵێ زای چۆن من پێم وایە کە مەسەلەی برسیکردنی خەڵکی غەزە بە دیعایە و بە درۆ و با بڵێن پینۆپەڕۆکانی دەوڵەتی ئیسرائیل داناپۆشێ. ئێمە ڕاستیەکە کە بەشێکی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندنی ڕۆژاوا خۆی لە ئەمریکا و لە ئەوروپا باز لە برسیکردنی خەڵکی غەزاکەن. بەشێکی زۆر لەوانە هەڵسوڕاوان و چالاکوانانی با بڵێن بەرگری لە مافەکانی مرۆڤ، هەڵسوڕاوانی کۆمەلگای مەدەنین کە لە ئەوروپاوە چوونەتە غەزە و لەو مەنتیقانە بڵێن لە سەر سنوورەکانی غەزە چوون، راپۆرتی ئەوە نەقڵەکەن کە بە هیچ شێوەیەک ڕێگە بە چوونی کۆمەکی خواردن و دەرمان و ئەمانە بۆ ناو غەزە نییە. ینی
بێجگەلۆک خۆش و باسکردیانی نەتەوەی گرتوەکان باس لەواکە تاسە دەیان کەس لە هەسۆڵ ئەندامان و کارمەندانی ئۆنڕوا کەمە دەستگایەکی سەربەرنەتۆگران کاوکاری بە خەڵکی فەڵەستین نەگەێنێ کوژراون لەلانی ئیسرائیلەوە من پێم وایە کە هەتا بۆن من ئەو بەسەرەن پێشگرتنی ئیسرائیل و گرتنی ئەو کەسانی کە لە کەشتی ئازادیەوەی کە چەند مانگ لەمەوە پێشویستیان بچن ئەو گەمارەوە پشتێنە کوشتێکی ڕەمزی کرانەوە و بێجگەلەوە کەسانێکی کە چوون بۆ ئەوەی کە ئەم ئینە تێکپشتێن ئەم با بڵین حەسارە تێکپشان گەمارەوە ئینە گیراون دەستگیر کراوە هەتا یەکێک لەوانێکێک لە سوڵانێکی کرێکاری خەڵکی تونسە کە لەم تقریبا 2 ڕۆژی ڕابردووە ئازاد کراوە یعنی ئەگەر حەسار لەسەر غەزەنیە ئەگەر گەمارە سەر غەزەنی ئەمانە بێ زۆر ئاسایی وەربگیرێت بۆچی مەسەن ئیسرائیل ناڕەحەتە بەوە یعنی من پێم وایە بەدەیان دلیل وە هەتا کات گەگەشتۆتە ئەوەی کە میدیاکانی بۆرژوازی غەرب خۆی کە تا دوێنێ دیفاعان لە ئیسرائیلە کردو بەشێ لە ڕۆژنامە نووسەکانی کە دیفاعان لە ئیسرائیلە کرد ئەیان و ئیسرائیل حەقی هەیە بێ چەند و چوون دیفاع لە خۆی بکاتوە تا حەماسیان بۆ ینی هەموو فۆکەسەکان لەسەر حەماس بوو ئایا حەماس تیرۆریستە یانە و حەماس 7 ئۆکتۆبەری کردووە ئێستا ئەوانش بە جۆرێ بەیانەوە تۆ کە حەقەتەکەی تر مەجالی تیانێ ئەوانش کەڵێن لە غەزا برسیکردنی ئەقەزین بووە ئەمەی کە چەند مەسەن حەماس باڵین وەبەرهێنانی ڕاگەاندنەکان لەمە حتمما ئەوژەوێت سوود لەمەوە بگرێ بەڵام من ئەمە حەقیقەتێکە کە ناتوانی لە ژێر ناوی ئەوەی کە حەماس هەوڵا سوودی لەوە بگرێ ئەمە پەردەپۆش بکەی و دیعایەکانی ئیسرائیل بۆی کە خەڵکیان برسی نەکردووە ئەمە دیعایەکی پوچەوە UN ئەڵێ بە هەزاران لۆری کە خۆراکی تیان لەسەر سنوورین کراوە ڕێگەی پێ نادرێت یان ڕێگە بەشمانێکی کەمە دەویش لەم فترەی خێرا کە بە جۆرێک نەوێک لە ئاگربەستیان ڕاگەیاندووە ڕۆژانە چەند لۆرێکە چێتە ناو غەزەوە بۆیە مەسەلەی برسیکردنی خەڵکی غەزە بەڵێ ئەمە سیاسەتێکی سیستماتیکی بە دەستئەنقەستی حکومەتی نەتەنیاهۆیە بۆ بەشێکە لە پرۆسەی کوشتنی خەڵکی غەزە و ژینۆسایدیان لە کاتێکە کە بە تۆپ و بە بۆمباران و بە تیارە و بە وێرانکردنی ماڵەکانیان مناڵ و پیر و ژن و لاو ئەکوژن هاوکات بە برسیکردنیان کوژن و لەسەرەی وەرگرتی خواردنیان کوژن خوان هاتوون لەگەڵ ئەمریکایە ڕێکخراوێکیان کۆ بە ناوی بە حساب ڕێکخراوی شتێکی هاوکاری غەزە ئەمانە خوان بەڕۆ بە جۆرێکە توام لەم کەمینێکیان داناوە دەرگایکیان دروست کردووە کە لەو دەرگای بچیتە بژوورەوە تۆ بە حساب خواردن و خۆراک بینەکەن بەڵام هەم لەم مەسیرەیە چەندین کەستا بە پێ راپۆرتەکان زیاتر لە 200 کەس کوژراوە 200 کەسی لەوەنێکە لە نۆرەی خۆراکە گیانیان لە دەستداوە لە غەزە زیاترە لە ئەوەی کە لە 7 ئۆکتۆبەردا گیانی لەدەستدا بەڵێ ممکنە بەوەیە زین چۆنە یعنی ئەو نقطەیەش کە تۆ باسەکەڵی مەسەڵ ڕێگە نادرێت بە ڕۆژنامە نووسەکان مستەقیلەکان هەتا ئەمە بەشێکە لە پرسیار ڕۆژنامە نووسەکانی ڕۆژاوە من مەسەن زۆر جامتابعی ئەوی ناکەم کەسێکە نای پێرز مۆرگانە ڕۆژنامە نووسێکی فاشیستی ڕازڕەوی بەریتانیە ئەو دیفاعی زۆر سەرسەختی لە قەزەی نەکرد لە ئیسرائیل لەوا کرد ینی لە دەورانی پێشوە ئێستا خۆی ینی نەتیجەی واقعەتەکە بەوە گەشتووە کە ئێستا ئەو ئەڵێ مەسەن چەندین مقابلاتی لەگەڵ قونسوڵی ئیسرائیل لە بەریتانیا کردووە لەگەڵ بەرپرسانی ئیسرائیلیا کردووە لەگەڵ سەقەفین و باڵین بەشێک لە کۆنە دیپلۆماتەکانی ئیسرائیلیا کردووە لیانە پرسەرە بۆ ڕێگەنایەن کە ڕۆژنامە نووسی مستەقیل بچێتە ئەوێ جوابیان پێ نییە مەسەڵەن هەتا پرسیارێکی لەیەکی لە هین کرد لە قونسوڵی ئیسرائیل لە بەریتانیا وتی توانی پێم بڵێ ژمارە ئەو کەسانی کە کوژراون مناڵەکان لە ئیسرائیل لە غەزە چەنە وتی ئیسرائیل تەقە لە خەڵکی مەدەنی ناکا بەڵام ئەزانی کە 35,000 ئەندامی حەماس کوژراوە وتی ئەزانی پێم بڵێ 35,000 ئەندامی حەماس کوژراوە بەڵام نازانی پێم بڵێ چەند مناڵتان کوشتووە جوابەکەی بۆ کێمە تەقە لە خەڵکی مەدەنی ناکەین مەبەستمە کە زۆر وازحێنی هەتا میدیای ڕاستڕەوی غەربیش لەژێر ئەم فشارە واقعیە ئەم واقعەتە ناچار بووە کە ئەو واقعەتە بەیان بکە ئەگەر ئەمن ئەم فشارە گەورەیە نەبووە ئەم حەقەتە نەبووە و بەڕای من بە چۆنەڵی بە دەور و نەخشی ئینسانێتی ئازادی خواست بە تایبەتی لە غەربە لە غەرب ئەمریکا لە ئەوروپا ئەمریکا
ئەمە نەبووە ئەمە بڕای من ئەمە زۆر ئاسانی توانی ساڵی کەشتێ پڕبێ و چەندین کەسی دیش جینۆسایت پێ و کارەساز ڕووبا بەڵام خۆتان ئاگادارن کە لە پایتەختەکانی ئوسترالیاوە تا بە ئەمریکا تا بە ئەوروپا هەتا وڵاتانی ئەمریکای لاتین و ئەوانە یعنی بە ملیۆن ئینسان هاتوۆتە مەیدان کە دژی جینۆسایدە دژی قەتوعامە دژی برسیکردنەوە هەتا خوازیاری دادگاییکردنی دەوڵەتی ئیسرائیل لەسەرم تاوانەی کەیکا و خوازیاری کۆتایێنان ڕاگرتنی شەڕن کۆتایان بە شەڕن کۆتایان بە برسیکردن و باڵێن قبولکردنی کەیسی فەڵەستین و بە ڕسمی ناسینی دەوڵەتی فەڵەن هەتا ئەم فشارێ وای کردووە ماکرۆن و بڵێ کە ئێمە لە سێپتێمبەرە لە مانگی نوای ئێمە لە نەتەوەیەکگرتوەکان لە کۆبوونەوەی ئەنجومەنی نەتەوەیەکگرتوەکان ئێمە ئامادەین لەوێ بەڕسمی دان بە دەوڵەتی سربەخۆی فەڵەستینا بنین بەم شێوەیە ینی یەکێک لە وڵاتانی G7 قرارە کە لە باڵین لە مانگی نوێ بەڕسمی دان بە فەڵەستینا بن ئەمە بەڕای من بەرهەمی ئەم ناڕزاتەیە کە لە بەرامبەر جینۆسایدێکە لە فەڵەستینا بە و لە قەزەی برسیکردنیش کە بەشێکە لە پرۆسەی جینۆسایدی خەڵکی فەڵەستین. لەسەرم بابەتەی ئاخیریان ڕاوەستین لەوەی کە فەڕەنسا بڕیارە لە مانگی سپتەمبەردا دام بە فەڵەستین بڵێ وەکو وڵاتێکی سربەخۆ هاوکاتی فەڕەنسا چەند وڵاتێکی تری شەمان بەرنامەیاندا ناو و ئەم پرسە بۆتە پرسێکی فراوان لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا و هەتا وەکو دوایی جەدەلێکی زۆر گەرم لە سەرەتی ئایا ئەمە کۆمەک بەم قەزیە ئەکات ئایا ئەوەی کە ئێستا مناڵان لە غەزە برسیانە دان پێدانان بە فەڵەستین سیاسەتێکی دروستە و هەروەها پرسیارەوەی کە فەڵەستین سنوورەکانی دیار نییە پایتەختەکەی دیار نییە و هەروەها دەسەڵاتدارانێکی وەکو حەماسی بەشێک لە فەڵەستینە حکوم دەکەن و کە ڕێکخراوێکی تیرۆریستیە ئەبێ مەرجی بۆ دانرێت کە ئەمە نابێت لە دەسەڵاتە بمێنرێ یاخود لە چەک دابماڵرێت یاخود ئەگەر ئێستا دان بە فەڵەستینا بنرێت ئەمە وەکو هەدیەک وایە بدەیتە حەماسەوە ئەم جەدەلەی کە ئێوە متابعەتان کردبێت و ئەم قسە باسانی کە لە ئارادایە چی دەگەیەنێت و لە هەمووشی مهمتر داپێدانان بە فەڵەستیندا ڕێگە چارێگە خاتە بەردەم ئەم دۆخێکی ئێستا لە ئاراداییان بۆ ئایندە؟ بەڵێ ئەزانین چۆنە من یەک شتی کەش بەڕاستی بڵێم پێش لەوە کە بیرم چوو لە مەسەلەی برسیکردنەکە تەنانەت ترامپ ئەڵێ ئەوەی گەمژەیە کە پێی وابێ خەڵکی غەزە برسینین پێم خۆش بوو کام سەر لە زمانی خودی ترامپەوە کەمە لە سەر سۆسیال میدیا و لە ئینەکانە بڵاوبێتەوە بەرحاڵ زانین چۆنە ئەوەی کە بەڕای من قەزەی فەڵەستین برسیکردنی خەڵکی فەڵەستین جینۆسایدی خەڵکی فەڵەستین گەمارۆکردنی هەتا هەڕەشەی ئەخیری نەتەنیاهۆ بۆەوەی کە غەزە هەموو داگیرەکە هەتا بڕیاری پەرلەمانی ڕازرەوی ئیسرائیلی بۆی کە با بڵێن هەتاوەی کە پێڵن کەناری ڕۆژاوە زبەی غەربی ئەمانە هەمووی کۆنترۆڵ بکە یعنی باش ینی لە چوارچۆی قەزەی فەڵەستینە ئەمانە معنا پێیاکە ئەمانە بەشێکن لە ئەگەر قەزەی فەڵەستین حەلبایەمانە چی نەئەمان نەئەبوو بۆیە بە بڕای من ئەزانین چۆنە مەسەلەی چارەسەری قەزەی فەڵەستین کە دەمێکە ئەمە خودی ئەوەی کە پێڵن کۆمەلگای ڕسمی جیهانی UN و دەوڵەتە خۆی ئەمە پرۆژەی ئەمریکا بووانی ئەوەی کە لە ئۆسڵ ساڵی 93 لەگەڵ یاسر عەرەفاتا جێبەجێکرێ بڕیارن کە لە ماوەیەکی دیاریکراوە ئەم دوو دەوڵەت دروست بێت دەوڵەتی ئیسرائیل کە هەیە و لە دڵ دەوڵەتی فەڵەستین لەو کاتۆ تا ئێستا ئەمان ئەم دەوڵەتی فەڵەستینیان دان پێنەناو ئەوەی کە ڕێگری لێکردۆ بەڕاستی غەرب بووە بە دەرەجەی ئەساس دەوڵەتانی ئەو دەوڵەتانی کە تا ئێستا ملیان بایەوە قوبولیان نەکردووە مەسەن ئەوەی من ئاگادارم تقریبەن تا ئێستا 140 دەوڵەت لە 190 دەوڵەتی ئەندامی ئەنجومەنی باڵێن نەتەوەیەکگرتووەکان 140 دەوڵەت دانیان بە فەڵەستین ناوە زۆربەی دەوڵەتەکانی دانیان ئەوەی کە دانیان پێنەناوە معلومە ئیسرائیلە ئەمریکایە و مەسەن ئەوروپا بووە فەڕەنسا و بەریتانیا و توزانم ئیسپانیا و ئەم وڵاتانە بوون یعنی کە ئێستا خۆشبەختانە ئیسپانیا ئەوە بڕیاریە کە دانی پیابنێ ئیرلەندە دانی ئەتراکی کردووە بە چەند وڵاتی کەش پێم وایە کە بین بووە فەڕەنسا وە ڕایگەێنێت بەریتانیا بە شێوەیەکی زۆر شەمناوکانە و زۆر ساختە چیانە کێرستایمەر ئەڵێ ئەگەر هات و ئیسرائیل شەڕەکە ڕانەگرێت و ڕێگە بە با بڵێن بە خۆراک و بەمانە نەهات و ئەمە ئێمە لە سپتێمبەرە ئێمەشدان بە ئیسرائیل ئانەین یعنی ئەمە بە جۆرێک ینی هەڵبەت ئەمە لەژێ فشارە ئەمەش بەڵام ینی ئەوەی تایە کە ئەم ئەگەر ئیسرائیل شەڕ بۆسێنەوە وینە لە کۆڵخۆی کاتۆ کە دان نەنێن ینی ئەمەی بەریتانیا معلوم لێ بەڵام
ئەمەی کە دانان بە دەوڵەتی فەڵەستینە منەڵێم ڕای قەزەکە هێشتا حەل نەکات ئەزانی چۆنە بەداخەوە لای ئەوەی کە لەم دەورەیە ئەتوانێت سیاست بکە بە ئەمری واقع فەرزیکە هێزە مەسەن ئیسرائیل ئەتوانێت سەربابات وەکو چۆن بڵێن لە بەرامبەر هەموو بڕیارەکانی نەتەوە گرتوەکان و مەجلیسی ئەمنا بەرامبەر بە ئیسرائیل هەمیشەی ئەمریکا ڤیتۆی وەرگرتووە ئەمانە ئەتوانن ڤیتۆ وەربگرن لە بەرامبەر هەشتێک یعنی بۆی ئەتوانن شەریکە ئەتوان بیوەسێنن بەڵام بە بڕوای من ئەگەر ئەمە سەر بکەوێت ئەم شارە جیهانی کە ئێستا هەیە کەوای کردۆ مەجموعەی دەوڵەتی تر کە تا ئێستا سەریان بایەوە قبولی بکەن ئەمە بێ بە فشارێکی دیپلۆماسیە بێ بە فشارێکی سیاسی هەتا لەسەر ئەمە ئەبێ دەرفەتێکە کاتەوە بە بڕوای من فرسەتێکە کاتەوە کە قەزەی فەڵەستین بڕواتە سەر ڕێگەی چارەسەر و ئەم فشارانەی کە هەیە ئێستا بە ناچاری لەسەر کۆمەلگای ئیسرائیلی کاردانەوەی خۆی بێ هەر ئێستا لە کۆمەلگای ئیسرائیلە اعتراضات و ناڕەزاتی بەرامبەر بە نەتەنیاهۆ چووەتە سەر ڕاستە مەسەلەن بەداخەوە بۆ دەورێکی دیاری کراو یعنی کۆمەلگای ئیسرائیلی بە جۆرێک بەشی زۆری چوونە پاڵ حکومەتەکە چوونە پاڵ دەوڵەتەکە چوونە پاڵ ئەم قەت و ئامەیکە هەیە بەڵام ئەمە خەریکە وردەوە دەکاڵە بێتەوە بە تایبەتی کە نەیانتوانی ئیسرائیل و نەتەنیاهۆ نەیتوانی لە سەرکەوتن بەدەست بێن نەیتوانی حەماس تەواو بکە حەماس دازار هەیە مەجبور لەگەڵی دانوسان بکەن ئەمریکا لەگەڵی دانوسانەکە و هەموو بەرەمتەکانشیان نەگەڕاوەتەوە ئەم هەموو قەت و ئامەش کراوە کارەساتەش بوو و ئیسرائیلیش بەڕاستی ڕسوا بووە لە ئاسی دنیایە یعنی ناڕەزاتی کەوتۆتە ناو کۆمەلگای ئیسرائیل خۆیەوە مەسەن ئەزان کە هەتا لەباری ئەمنیەوە سەلامەتی هاوڵاتی جوولەکە لە ئاسی دنیا سەلامەتی کەوتۆتە بەردەم خەتەر یعنی ئەمە حقەتێکە یعنی کۆتۆ کاتێ دەوڵەتەکەت بەردەوام قەت و ئامەکە خەڵکە کوژی ئەمە توڕەوی بەرامبەر بە دەوڵەتەکە دینەکە بەرامبەر بە جوولەکە زیاکە هەتا مەسەن کۆمەنیتی جوولەکە لە وڵاتانی دنیا ئەوروپا ئەمریکا ینی بەرەو ئەوە چ کەوتۆتە ژیانیان تووشی خەتەریات بێت یعنی ئەمنیەتیان بۆ نەمێنێ ئەم ناڕەزایەتیانەی کە هەیە بەسە ممکنە هەتا بوعدی تر وەربگرێ من ئەزانم کە هەتا ئەوەی بۆ نمونە ناڕەزایەتی خەڵکی یۆنان بەرامبەر بەرەوەی کە مەجموعەیەک توریستی ئیسرائیلی لە کەناڵەکانی دابەزن ڕێگان پێنەیاون معلومانە توریست بوون بەڵام بەڕاستی ینی ئەمە ئەترازێکە کەڵێ لە کاتێکە دەوڵەتەکەت خەڵک دەکوژێ من ڕێگە نام تۆ بێتە وڵاتەکەمەوە یعنی ئەمە هەتا خۆ من ناڕەزایەتێکی سلمی و ئاشتی و مەدەنیە بەڵام زۆر تەبێ ممکنە شتی خەتەرتر بێ وەکوی کە لە مانگی ڕابردوو یا دوو مانگی ڕابردوو تەکان لە ئەمریکا تەکان لە کەسانێک کرد و کە جوولەکە بوو یعنی بۆیە من پێم وایە کە ئەمە ئەم بەڕسمی ناسینی دەوڵەتی فەڵەستین پرۆسەی چارەسەری قەزەی فەڵەستین ئەخاتە سەر ڕێچکەی خۆی و فشار بۆ دەوڵەتەکانی ترێنێت کە ڕێگەنیان کە تا ئێستا ملیان ناوە فشار بۆ دەوڵەتی ئیسرائیل هێنێ دەوری هەیە لەسەر کۆمەلگای ئیسرائیل خۆی و ئەو اعترازانەی کە لە دەرەوە بەتابەتی کۆمونیتی جوولەکەش ئەیکەن مەسەن بەشێک دقت بە بەشێک لە کۆمونیتی جوولەکە دژی ئەم جەریمەیەکەیکە دژی ئەم زانیزمەیەکە ئەڵێمە ئەمە نوێنەری ئەمەنین ئەم بەناوی ئێمە ئەم جەریمانەکان ئێمە بێبەرین لەوان ئەمەش بە بڕوان ئەم دەنگانە بنوتم لە هەتا لە ناو کۆمەلگای ئیسرائیلیشە ئەمانە وردە هەتا کەسوکاری هینەکان بارمتەکان تا ئێستا کەسوکار بارمتەکان نەگەڕاونەتەوە ئەم هەموو ینی ئەزانین چۆن ناتوان ئەوانش بەڕاستیەوە قبولکەن بە سەدان جوندی تووشی نەخۆشی نەفسی بوون بە چەندان جوندی ینی ئامادە نەبوون ینی جێشیان جێشت وڵێمە ناتوانین ئەو تاوان نەببین ینی خەڵکی بەسی بە بەرچاومانەوە کوژرێ ناتوانین ئێمە دانی جسپای بین کە جەریمانە بکە یعنی بۆیە ئەمە بە بڕوای من ئەم فشارە جیهانی کە هەیە هەر ئەمەیە وای کردووە کە بە جۆرە کەیسی فەلەستین بێتە سەر لەسەر ئاستی جیهان بێتە سەر ڕووکاری قەزیە سیاسیەکان دەوڵەتانێکی تر مەجبور من ئەترافی پێ بکەن و ئەم کەیسە بەرەبەرە ئەتوانێت بە بڕوای من لە ناوخۆی کۆمەلگای ئیسرائیلیش ئاڵوگۆڕ دروستکە بەوەی کە ئەم ڕاستڕەویە لە جڵەوبەر بووە وەحشی کە ئێستا نەتەنیاهۆ باڵی ڕاستی حکومەتی بەبرین کەنەسەت و پەرلەمانی ئیسرائیلی و ئەحزابی بۆرژوازی تەمسیلیەکە نوێناتەکەن ئەمە بەرەبەرە بەشکست کێشێ من پێم وایە کە ئەم فشارانەیە کە ئەتوانێت یعنی هەم کۆتایی بە برسێتی خەڵکی فەلەستین بێنێ غەزە بێنێ کۆتایی بە جینۆساید بێنێ شەڕ ڕابگرێ و قەزەی فەلەستین بخاتە سەر ڕێچکەی چارەسەربوون ئەمە ڕەنگە چەند ساڵی بوێت هێشتا چونکە بە هەڵ سەربارە ئەمریکا لەزەر ئەمریکا جی فەڕەنسا وەساوەتەوە لە قەزەی باڵێن دانان بە دەوڵەتی فەلەستینە ئیسرائیل ئەمە جیاواز هەیە ئەڵێن
ئەمەوێت وەڵام بە بعض لە پرسیارەکانی بەم بەخشەکە ئەزانیت ئەوەی ئەزانیت ئەم دەوڵەتە بێ هەموو سونەکەی معلوم بێت ئەمە بیانەکە هەرگیز ناتوانێت غەزەوین لە پاڵیەکە بن یانی ئەم بیانێکی بێمەعنایە ئەوەی کە نازانم حماس کۆنترۆڵە کات و دەسڵات دەگرێت ئەمە چی هینێکە ینی چ تەفسیرێکە ئەمە چ تەبریرێکە ئەمە ئەوان تۆ با دەوڵەتەکە بە ڕسمی بناسن ئیترەوە کێشەی خەڵکی فەڵەستینەکە مەسەلەی حماس یەکلای کاتەوە بەڕاستی تاوان خەڵک قەتڵ عامکەن خەڵک بکوژن خەڵک برسیکەن معلومە مقاومە خەڵک مقاومەیە کات ڕەنگە بەڕای من ئەمە حماس نەمە ئیستفادە بکە ڕاستە اعتراض بەرامبەر بە حەمازیای کرد بەڵام بڕوا بکەن تا داگیرکاری بمێنێ تا قەتڵ عام بمێنێ تا ئیسیستان و مستەوتەنات ماڵ و حاڵی خەڵکی فەڵەستینی داگیرکەن تا مەسەلەن کەنارەی ڕۆژاواش مستەوتەنەکان شوێنی ئین بکەن مەسەلەن ئەمەڕەشانی کە لە غەزایەک لە ئەمانە حتمما تیرۆریزم زیاکە حتمما تونتڕەوی زیاکە حتمما ئەزانیت ناتوانێت خەڵک مقاومە نەکا بەڕاست تۆ کاتێک ئەم جەریانمانەکەی معلومە کە خەڵک تونترین شێوازی مقاومەکە بۆیە بەڕای من هەتا دانان بە دەوڵەتی فەڵەستین و بە عەمەلی بوونەوەی دەوڵەتی فەڵەستین ئەتوانێت کێشانەمەی حەلکە ئەوانی کە مەسەلەن قەزەی غەزەوین چۆن بە یەکۆ بن ئەتوانێت حەلیکە کاتی خۆی دەوڵەتی پاکستان و بەنگلادیش دروست بوون باشە لە جیابونە لە هیندستانە بەڵام دوای خوان ڕێکەوتن و نوعیان کردو و بەنگلادیش لە پاکستان جیابوو من قسەکەمەێک کە غەزە ڕەنگە لە کەناری ڕۆژاو جیابێت بەڵام تۆ قەزیێت کۆتایی پێبێنە دەوڵەتەکە بەڕسمی بناسە ئەو کاتە پرۆسی ئەوەی دەوڵەتەکە سنوورەکەی چۆن بێ بەرحاڵ هەڵبژاردنەکەی چۆن بێ فڵانە بچێت ئەوەی تەڕەبتی بە خەڵکی سایی بە خەڵکی فەڵەستین وایە ئەگەر زەرفێتێکی ملائیم ئەمنیەت ئازادی ژیانێکی ئینسانی بۆ خەڵکی فەڵەستین دابین بێ من پێم وانەیە کە داگیرکاری نەمێنە من پێم وانەیە حەماس و ئەوان ئەتوانن زۆر بمێننەوە بەڵام نابێ ئەمانە ناکرێ ئەمانە بیانو بن بۆی کە تۆ جەریمە و جینۆساید و ئەزانیت چۆنە پەیامی ڕاگوێزانی هەموو خەڵکی غەزە ڕابگەێنی ئەمە چ تەبریرێکە لەبەرەوەی حەماس دەسڵات دەگرێت تۆ دوێ خەڵکی غەزە لەگەڵ حەماس و لەگەڵ هەمووی دەربەدەر بکەیت یانی ئەمە چ منطقێکی سیاسیە ئەمە چ ئینسانێتێک ئەمە چ تەبریرێکی سیاسیە کێ توانێ قمۆکە غێری ئینسان غێری ئەحزاب و دەوڵەت و چوزانم لایەنێکی مجرم و وحشی کە یعنی هیچ باڵێن مەفاهیمێکی ئینسانی هیچ ئیحساسێکی ئینسانی تیانە ئەسەر ئینسان بۆ ئەم قیمەتی نییە مەسەر ئێستا دیقەت بە ینی بۆ نمونە ترام بەڵێ ئەمە 6 ملیۆن دۆلارمان کۆمەکی ئیسرائیل هین کردووە خەڵکی فەڵەستین کردووە بەڵام 22 ملیار و زیاتر لە 22 ملیار دۆلاریان کۆمەکی ئیسرائیل کرد لە ماوەی ساڵی 2020 تا 2024 ئەمە بەس بۆ کوشتی خەڵکی فەڵەستینی بۆ تیارە بۆ بۆمب و بۆ ئینەکانی فەڵەستین بووە ئەمە راپۆرتێکە کە بەرحاڵ بڵاو بۆتەوە من خۆشم لە کەناڵێکی عەرەبی بۆرم گرت لەسەر فەیسبووکی خۆم بڵام کردەوە یعنی ئەمانە دۆکومنتن بەڕاستی 22 ملیاریاوە بە کوشتی خەڵکی غەزە بەڵام 6 ملیۆنی خەرج کرۆ بە حساب کەوتمان لەسەری وەرگرتن خواردنەوەی ئەمریکا و ئیسرائیل زیاتر لە 200 کەسیان کوشتووە ئەمە واقعەتینە بۆیە من پێم وایە ئەمانە هەمووی تەبریراتی بێمەعناوەکو چۆن یەکەم جار دەستگای میدیای غەربی یعنی ئەو جەریمەی نەئەبینی و تەنها قەزەی 7 ئۆکتۆبەر و جەریمەکەی حەماسێ بینی و هەموو قەزەکە بوو کە حەماس تیرۆری کرد و تیرۆریستە و ئەمە یعنی ئیسرائیل حەقی هەیە ئەم کاردانەوە بکە ئێستا وەزعەکە گۆڕا بۆی کە شتێکی تر بڵێن بەڕاستی من پێم وایە کە ئەگەر دان بێ بە دەوڵەتی فەڵەستینە زۆر شت ئەگۆڕێت و هەموو ئەو بیانوانی کە ئێستا هەمووی بیانی پوتین و تەواو بن بە کورتی لەسەرەوەی کە ئەوترێ ئەگەر ئەمریکا چرای سەوز هەڵنەکا بۆ وڵاتانێکی وەکو فەڕەنسا وڵاتانی تری ئەوروپی ئەمان هەرگیزدان بە فەڵەستینە نانێن ئەمیش ئەوەیە کە ترامپ خوازیارە ئەم جانگە کۆتایی پێ بەڵام ترەوە نەتەنیاهۆ حکوومەتەکەی ئیسرائیل کە کۆتایی پێنایەن و ترامپ بۆ ئەوەی کە فشارێک بخاتە سەر نەتەنیاهۆ حکوومەتەکەی داوا لە وڵاتانی ئەوروپا دەکات کە ئەم سیاسەتە بگرنە دەست کە ئەمەش بە شێوەیەک لێراوەوە کە ڕەنگە لە درێژ ماوەدا ئیتر ئیسرائیل ئەمریکا پشت بکاتە ئیسرائیلیش بە کورتی وەڵامی ئەو سەرنجشم بدەنەوە سپاس بزانیت پێم وایە ئیسرائیل ئەمریکا لە شەرقی ئەوسەتا خوان بە 1000 زمان ڕایان گەیاندوو یعنی ئەوەی کە بەڕاستی کەسێ پێی وابێ ئەمریکا پشتە کاتە ئیسرائیل ئەوە خەوە بینێت بەسەراحەت یانی خەوە بینێت لە خەوی ئەوە ڕۆیە زانین چۆنە ئیسرائیل ئەتوان بڵێم ویلایەتی 52 ئەمریکا لە شەرقی ئەوسەتا ئیسرائیل ئەمریکایە یعنی ئەگەر ئیسرائیل ئەمریکا نەبێت لە ماوەی 1 ساڵە 22 ملیار دۆلار لە پارەی ئەوەی دەخواوە دافعی زەرای تاکس پێر ئەوەی کە ینی باجەیەن یعنی لە قوتی خەڵکی ئەمریکا بێنێ بیا بە ئیسرائیل بۆ شەڕەکەی بەڵام لە کاتێکە خەڵکی ئەمریکا خۆی
کێشەی داودەرمانی هەیە زمانی سەحی نییە بە چەندین کەس لەسەر جادەکانە خەوێ یعنی چەند هەزاران کەس هۆملێس و لەسەر جادەکان و لە ناو هینی خەوا خەون یعنی بەڕاستی ئەگەر ئەمە بەشێنە بێت وەگەر ئەم شەڕە بۆ ئەو استراتیژی نەبێ مەسیری نەبێت یعنی معلومە کەمە ناکە بۆی ئەوەی کە من پێم وایە ئەوە خەیاڵە ئەوەی بەڵام چۆنە حەقیقەتەوەی کە دەوڵەتانی غەرب ئەوروپا لەژێر فشاری کۆمەلگای خۆیانان ئەزانین چۆن ناتوان ئەوان ئەمە نادیدە بگرن کاتێک کە بە هەزارە بە ملیۆن خەڵک بە سەدان هەزار کەس لە بەریتانیا لە شارەکانی بەریتانیا لە لەندەن نزیکی 20 ئەوە مانگە هەموو ڕۆژانێکی شەممە بەدیان هەزار کەس لە لەندەنان خۆپشاندانەکەن بەڕاستی ینی فشاریان هێناوە بۆ سەر دەسەڵات بۆ سەر حکومەتی لەیبەر هەر ئێستا بەهۆی سیاسەتی حکومەتی عمالەوە کێسامەرەوە بە جۆرێک ئەوڵە ڕسوا بووە کە جێرمی کۆبن کە پێشتر لە حیزبی عمالە دەرکرا بە ناوی ئەوەی کە بەحساب ئەنتیجووە هەر ئێستا لە ماوەی هەفتەیەکە کە ڕایگەاندوە حیزبێکی دروستکە 600,000 کەس بۆ بە ئەندامی ئەو حیزبە یعنی دوو ئەوەی تقریبا حیزبی عمال خەریکە حیزبی عمال وردەودا هەمووی جێهێڵێ يعني وانية كمسألة غزة ومسألة أم جريماني كغزة ولا فلسطين كره أما بشارك كومالاتي دروس كل كومالجاي رجعوا لنا وخلقي رجعوا إنسان مروفاتي رجعوا كبرايم الزختة كلسر فرنسا لسر إسبانيا لسر إيرلندا لسر ألمانيا لسر بريطانيا حتى لسر خدي أمريكا أما أنا مزختش يا كبرايم يعني تودي قد بديون لا أستراليا بديان هزار كس لسر پردی هین سدنی لەوێ خۆپشاندانێک دژی ئەم جینۆسادی کە لەوێ کرێ بۆیە ئەم ئینسانیەتەی کە ڕاچڵەکیوە ئەم ئینسانەتەی کە لە غەربا ڕاچڵەکیوە بەڕای من ڕۆژێک گوێم لە محەلیلێک بوو محەلێکی عەرەبی کە بەڕاستی هینەکەی جێگەی سەرنج بوو وتی ئەو شتانەی کە ڕوویاوە بۆ نمونە باسی شەڕی ڤێتنامی کرد وتی شەڕی ڤێتنام کاتێ تەواو بوو کۆتای پێات کە لە غەربا ئەم قەزەی تر وتیانە بێ بۆسێ ناڕەزایەتی فراوانی کۆمەلگای ڕۆژئاوا لە شەڕی هیناوتی ئەم ئەو وەسان بەرحەڵ باسی شەڕێکی کەی کرد بیرم لەماوە چۆن بەڵام ڤێتنام بۆم مهم بوو یعنی هەرەوە نەبوو کە لە شەڕی باڵی لە جیهانی دوو قوتبی و جەنگی ساردا سۆڤێت و هین دیفاعیان لە ڤێتنامە کرد بەشێکی کۆمەلگای غەربی بوو کە فشاری سەر حکومەتەکان و دەوڵەتەکانی غەرب دروست کرد من بۆیە پێم وایە کە ئەم فشارەی کۆمەلگای غەربی ئەتوانێت زۆر شت بگۆڕێ و هەر ئەمەشە کە فشای لەسەر دەوڵەتەکان دروست کردووە لەوەی کە یەکەم جار ئەیان و ئێمە بێقەید و شەر دیفاع لە ئیسرائیلەکەین بۆ ئەوەی لەم شەڕی لە دژی حەماس وەلا نەبوو شەڕی دژی حەماس ئێستا گەیشتەوەی کە بڵێن بابەگیان لە غەزەیە کۆمەڵکوژیە کرێ بڵێن لە غەزەیە برسێتی هەیە بڵێن لە غەزەیە ئیسرائیل تاوانەکە و بە جۆرێک بگاتەوەی کە دادگای دادی نێودەوڵەتی ئەمری گرتن بۆ نەتەنیاهۆ وەزیری دیفاعی پێشوو دەربکە و هەتا پێما ئیسپانیا بۆ گەر هەڵە نەبم کام لە وڵاتانە بوو کە ڕێگری لەوە کرد دوو وەزیری ئیسرائیلی بچێتە وڵاتەکەی کە بچێت بیگرن ئەمانە هەمووی بەبڕای شاری دەماوەری ئازادیخواز و ئینسان دۆستی کۆمەلگای غەربیەکانە ئەوروپا ئەمریکایە کە بە بڕای من هەموو مەساری گۆڕیوە هەموو ڕێچکەی دۆخەکەی گۆڕیوە بڕای من هەر توانێت کە ئەم دۆخە بەوە قەراب گۆڕێکە زەختی لەسەر ئەمریکا بکە ناچاری بکە فشار لەسەر ئیسرائیل وەست کۆمەلگای ئیسرائیلیش ئاڵگۆڕی بەسەر ناچار کە فشار لەسەر نەتەنیاهۆ ئەم دەوڵەتە ڕازڕۆ دابنێن کە مەجبور بن ئەم کۆتای بەم دۆخە بێن و هەتا مەسەلەی قەزەی فەڵەستین و بەڕەسمیناسینی دەوڵەتی فەڵەستین بێ بە ئەمری واقع و بە بڕای من کۆتای بەم کارەساتە بێکەنزیکی 70 ساڵە خوێن لەو مەنتیقە هەڵژێدووە بە ملیۆنەها بەشەر يعني 100,000 کەس تیاچۆ وە کۆمە ئەمنێت بۆ کۆمەلگای ئیسرائیل نەماوە بەشەر لە خەڵکی ئیسرائیل جێڵێ بەڕاست ئەمنێتیش بۆوان نەماوە کاتێکی زۆرمان لەگەڵتا بردە سەر و کۆمەڵە سەرنج و تێبینی و پرسیاری زۆریش هاتووە چەند پرسیارێک هاتووە تایبەت بەو کۆمەکانی کە لە کوردستانەوە کۆ ئەکرێتەوە و ئایا ئەمە ئەگاتە غەزەیان وە بۆچوونی بەسراوە لێرەوە ببینەران بڵام کە هەفتەی ئایندە بەرنامەیەکی تایبەت ماسەوارەت بەم پرسە ئەبێت کۆمەکانی کوردستان بۆیە لێرە لە تاوتوی ناکەین بەڵام دوو سەرنجی تر بیخەمە سەر شاشەکە و ئەگەر زۆر بە کورتی وەڵامیان بدەنەوە ئەویش لە پەیوەند بە مەسەلەی سەربەخۆیی فەڵەستینەوە بازەوە دەکرێت ئەگەر فەڵەستین بۆ دەوڵەتێکی سەربەخۆ دەبێت ئەلمانی بێت ئەگەر ناوەکو ئەوەی سووریای لێدێت دەسەڵاتێکی وەکو ئەحمەد شەرع
دێتە سەر حکوم و سەرنجێکی تیژەوەی ئەگەر ئەم قەزیەی فەڵەستین چارەسەر نەبێت ئەگەر حەماسیش نەمێنێت حەماسێکی تر دروست دەبێت ئەگەر لەسەر ئەمانەیان قسەیەکی تر ماوە بتەوێ بیڵێیت بە کورتی سوپاس زۆر بە کورتی زانین چۆنە زۆر بە کورتی بە بڕای من لەبەر قەزەی فەڵەستین حەل نەبوو کاتێککە یاسە عەرەفات و منەظەمەی تەحریر چوونە ناو پرۆسەی سڵحەوە و قەزەی فەڵەستین حەل نەبوو معلومە حەماس دروست بوو لەبەرەوەی داگیرکاری هەبوو داگیرکاری مابوو و بە جۆرێک خەڵک ئەوەی کە خۆی لە دەوری منەظەمەی تەحریر ڕێکخراوی ئازادی بەخشی فەڵەستین لە چلەکانەوە تا تقریبەن نەوەکان لە دەوری ئەو مقاومەتیە کردوە دەیان ڕێکخراوی لەژێر چەتری ئەوە ئین کردبوو کە ئەم پرۆسەیە سەری نەگربار حاڵ ئەیتر ئەو خۆ نەیتوانێت لە مقاومە دەرچوو دەوڵەتی هینێکیان حکومەتێکیان دروست کرد لە کەنارەی ڕۆژاوە و بەشەکەی تریشی لە هین بوو کە لە انتخاباتێکە حەماس بردیەوە بەرحاڵ ئەمە نەیتوانی قەزەی مقاومە کۆتای پێن بۆ هین دروست بوو حەماس بوو من پێم وایە تا داگیرکاری بمێنێ مەسەلەی مقاومە مەشروعە یەک باوە بڵێم مقاومە مەشروعە و کەسیش ناتوانێت ڕێگری لۆ بکە کە کێ ئەماکە بەڕاستی حەماس ئەتوانێت حەماس بیکات و هەر کەسێک تر بیکات بەسەلەی مقاومە مەشروعە کەس ناتوانێت من لەبەرەوەی کە حەماس مقاومەکە بڵێم نا وەڵام مقاومە مەشروع من ناتوانێت وەکو کۆمۆنیستێک لە بەرامبەر داگیرکاریە مقاومە مەشروعە بەڵام ئێمە خوازیاری ئەوەین و پێمان خۆشە و هیوادارین کە مقاومەیەکی ڕادیکاڵی ئینسان دۆستی کۆمۆنیستی چەپی چوزانم کرێکاری سیکولار بێت کە بتوانێت ئەم قاومە سەرنجام بەسەرکەوتنە دەوڵەتێکی سیکولار و ئینسانی و ئازادی خواست دابمەزێ نەک دەسەڵاتێکی ئیسلامی ئەمە ئەو جانبەی ئەوەی کە مەسەرەن لە فەڵەستین ئاگەرین بێت یعنی کەس ناتوانێت گەرانتیەوە بکە کە دەوڵەتەکە چۆنە بێ بەرحاڵ دەوڵەتەکە با بەڕاستی بناسن ئەوەی کە دەوڵەتەکە چ تابعێکێ بێ چه خاصەتێکێ بێت بەڕای من خەڵکی فەڵەستین بڕیارن خەڵکی فەڵەستین لە غەزە بڕیاریانە چون بەردەنگدانە حەماسیان هێنا بەڕاستی دەنگیان نایە بە مەحموود عەباس و بە منەظەمەی تەحریک کە لە چلەکانتانەوەکان ئەو قیادەی حرەکەی فەڵەستینی کرد بەرحاڵ ئەوە ئێمە ناتوانین هیچ مەرجێک بۆ ئەمە نییە مەسەلەی سووریا لە سووریا انتخابات نەکراوە سووریا بەڕاستی تورکیا و ئەمریکا و بە ئیتفاق لەگەڵ رووسیا و بە جۆرێک ئیسرائیل هاتن شەڕیان هێناوە معلومە کە ئەمە دەوڵەتەکە خۆی هەبوو بەڵام مجموعەیەک دەوڵەتی محەلی و ئیمپریالی هاتوون حیزبێکیان ناوە هێزێکی میلیشیانەوە سەر دەسەڵاتیانەوە دەست ئەمە نە خەڵکی سووریا ئیرادەی کردووە نە انتخاباتێک کراوە نە هیچ دەورێکی هەبووە بۆیە بە بڕوای من ئەمە قەزیە جیاوازە لە فەڵەستینە ئەگەر دەوڵەتەکە دروست بوو باشە دەوڵەتەکە با دروست بێ و کاتە خەڵکی فەڵەستین بڕیارن دەوڵەتەکە عیلمانیە بێ قەومیە بێ ئیسلامیە بێ ئیتەوە کێشەی خەڵکی فەڵەستینە هیچ مەرجێک بە قەناعەتی من هیچ مەرجێک بۆ تابعی دەوڵەتەکە لە سبەینەیە ئیسلامیە کۆمۆنیستە سکولارە ناسیۆنالیستە بۆژوازیە ناتوانێت ڕێگری لەوە بێت بۆ هیچ ئینسانێکی ئازادی خواست کە بڵێ من لەگەڵ دروستکردنی دەوڵەتی فەڵەستینانیم ئێمە خوازیان دەوڵەتی فەڵەستین دەوڵەتێکی دیموکرات بێ دەوڵەتێکی سکولار بێ دەوڵەتێکی غیرە قەومی بێ غیرە دینی بێ بەڵام ئێمە ناتوانێت ئەمانە بکەین بە مەرج بۆی کە بڵێن ئەبێ احترام بە دەوڵەتی فەڵەستین بکرێت بەڕای من ئەمە یعنی بۆ هیچ ئینسانێکی ئازادی خواست ئەمە مەرج نییە. محسین کەریم سەری بڵاوکراوی ئۆکتۆبەر زۆر سپاس کە لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادە بوویت و ئەم کارتە زۆرە توانی تەرخانی بەرنامەکان بکەیت. سپاس بۆەوە ژەر بژین و هیوادارم کە بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤیمان ماندوو نەکردوێ. زۆر سپاس. ئازیزان دوایین بڕگەی بەرنامەکانی ئەم شۆمان تایبەتە بە کۆتای هاتنی جەنگی ئێران عێراق کە ڕێپۆرتاژێکی پێشەنگ تیڤیە 2 ساڵ بەر لە ئێستا ئامادەکرا بینەری ئەو پێشەندۆک دەبین و پاشان بەرنامەکانی هەفتەیە کۆتایی دێت و تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن. سەرنجی پێشەنگ دروست 35 ساڵ بەر لە ئێستا و لە هەشتی 1970 جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق کۆتایی هات. پاش هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی لە ئێران و سەدام حوسێن لە عێراق هەڵگیرسا. سنووری نێوان هەردوو وڵات لە کۆتایی جەنگەکەدا هەمان سنووری پێشجەنگەکە بوو. تا ئێستاش هیچ ئامارێکی فەرمی لەسەر قوربانیانی جەنگەکە نەدراوە. بەڵام باز لەوە دەکرێت زیاتر لە 1 ملیۆن قوربانی مرۆیی و هەزارانی بێسەر و شوێن دەکرێت. بەجیا لەوەی ئابووری و پێشکەوتن و هەندێک لە شارەکانی هەردوو وڵات بەهۆی جەنگەوە داڕمان.
هاوکات کاریگەریەکانی جەنگ ساڵانێکی زۆر پاش کۆتایی جەنگیش بە قوڵی لە کۆمەڵگاکاندا دیارن. سەبارەت بەم جەنگی خوێناویە کە درێژترین جەنگی سەدەی ڕابردوو بوو، تایر حەسەن دەڵێت جەنگی 8 ساڵەی ئێران و عێراق یەکێک لە کارەساتە هەرە گەورە ئینسانیەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سەدەی ڕابردووە. ڕژێمی بەعس و جمهوری ئیسلامی لە ماوەی 8 ساڵ جەنگیاندا هەرچی جۆرە چەکێک هەبوو ئەو کات لە بەردەستا بوو هەمویان لە دژی یەکتری بەکارهێنا و سەرنجام نزیک بە 1 ملیۆن کەس لە خەڵکی عێراق بوو لە خەڵکی ئێران گیانیان لەدەستدا. ئەم جەنگە بۆ هەردوو ڕژێمی بەعس و جمهوری ئیسلامی چارەنووساز بوو و هەردووکیان بە قیمەتی ئینسانی ئێجگار گەورەی خەڵکی عێراق و ئێران بە ئامانجی خۆیان گەیشتن. تا ئەوجگەی کە بە ڕژێمی بەعس گەڕێتەوە ساڵی 1975 لە ئیتفاقی جەزایرە 3 دوورگە حکوومەتی بەعس ناچار بوو بە ڕژێمی شای ئەو سەردەمی بفرۆشێ وەکو توم سوغرا و توم کوبرا و ئەبوو موسا. وەختی ساڵی 79 لە ڕێگەی شۆڕشی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە و دەسەڵاتی شائڕوخێ ڕژێمی بەعس ئەمە بە فرسەتێک گەزانێ بۆ ئەوی کە بتوانێت ئەو دوورگانی کە ساڵی 1975 پێی فرۆشت بوون یان تەسلیمی کردبوون بگەڕێنێتەوە بۆ ژێر دەسەڵاتی خۆی. وێ ڕژێمی بەعس هێرشی کرد و لە ماوەی نزیک بە مانگێکە هەموو شوێنانەی گرتەوە. دوای ئەم ماوەیە ڕژێمی بەعس خوازیاریەوە بوو کە ئەم شەڕە بوەستێ، بەڵام ئەم شەڕە بۆ جمهوری ئیسلامی هەرچەند ڕژێمی بەعس دەستی پێ کردبوو بەڵام بۆ جمهوری ئیسلامی ئەمەندە چارەنووساز بوو و یەکەوەیە کە بڕبڕە پشتی شۆڕشی ساڵی 79 ئێران کرێکاران و زەحمەتکێشان و کۆمونیست و چەپەکان بوون. بۆیە هەڵگیرسانی ئەو شەڕە فرسەتێکی ئێجگار گەوریدا بە جمهوری ئیسلامی کە بتوانێت ئاخرین سەنگەرەکانی شۆڕ لە دەستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بسەنێتەوە لە ژێرناوی جەنگە، لە ژێرناوی دیفاع لە سنوورەکانە. یەک هەلومەرجێکی جەنگی بەسەر تەواوی ئێراندا سەپاند لە ماوەی 2 ساڵە دەسەڵاتی جمهوری ئیسلامی توانی دەسەڵاتی خۆی داسەپێنێ و سیاسەتێکی جەنگی بگرێتە بەر کرێکاران و زەحمەتکێشان ڕەوانەی برەکانی شەڕکە و هەر جۆرە ئازادیە کە بەدەست هاتبوو پێشووتر لە سەردەمی شۆڕشە هەمی بسەنێتەوە. لە ماوەی 1-2 ساڵە نزیک بە 120,000 کەسی لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و چەپ کۆمونیستەکانی ئەعدام کرد. یعنی زۆر زەحمەت بوو لە دوای شۆڕشێک کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەسەڵاتی شایان ڕوخانە بوو بەبێ جەنگێکی 8 ساڵی وەکو ئێران و عێراق زەحمەت بوو جمهوری ئیسلامی بە وێنەی سیستم و نیزامێکی سیاسی کە تاوەکو ئێستا یەکێ لە کارەساتە ئینسانیەکانە بەسەر کۆمەڵگەی ئێران و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بتوانێت دەسەڵاتی خۆی ڕابگرێ و بتوانێت پاشەکشە بە شۆڕش بکات. لەم بارەوە جەنگی ئێران و عێراق بۆیە جمهوری ئیسلامی هەرچی ڕژێمی بەعس داوایە کرد کە شەڕ کۆتایی پێ بێت، ڕژێمی بەعس بە ئامانجی خۆی گەیشت بوو بەڵام جمهوری ئیسلامی نەیویست و ئەیویست وردە دەسەڵاتی خۆی دابسەپێنێ و ئەو سیاسەتە درێژە پێ بە. بێجگەل لە کارەساتە ئینسانیەکانی، بێجگەل لە کوشت و کوشتار، بێجگەل لە فەتای جەنگی، بێجگەل لە داتەپینی ئابووری ئەو وڵاتە، بێجگەل لە ئاوارەی و سەرگەردانی و نەهامەتی، سەرنجام ئەو بەڵایە کە جمهوری ئیسلامی توانی لە دەستی شۆڕش و خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەجات بێ. مەسەلەی شەڕی ئێران و عێراق شەڕی 8 ساڵە نەخشی جدی و لەوەی کە جمهوری ئیسلامی بتوانێت دەسەڵاتی خۆی دابسەپێنێت. لە کاتی جەنگەکەدا پارتی و یەکێتی و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تری هەردوو وڵات چ ڕۆڵێکیان هەبوو؟ لەم بارەیەوە تایر حەسەن دەڵێت تا ئەو جێگەی بە ئەحزابی ناسیۆنالیزمی کورد و ناسیۆنالیزمی عەرب و تەنانەت ئۆپۆزیسیۆنی عێراقی بۆژدوای ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەمووی بەسەر ئەم جەنگادا بەش بوون. جەنگی ئێران و عێراق ئوفق و ئاسو و ئیستراتیجیدا بەم بزوتنەوانە ئومێدی خۆیان بۆی کە شەریک بن لە دەسەڵاتی سیاسیە ئومێدی خۆیان بەم جەنگەوە گرێدا تا ئەو جێگەی بە حزبی دیموکراتی ئێران ئەگەڕێتەوە تا تەنانەت مجاهیدینی خەڵق ڕژێمی بەعس هێنانی بۆ عێراق و مەقڕاتی دانێ تەنانەت وەکو گاردێکی کۆماری ڕژێمی بەعس لە جەنگی ئێران و عێراق مجاهیدین کاریە کرد و هەروەها حزبی دیموکرات و ئەمانەش تا ئەو جێگەی بەسەری ئێران ئەگەڕێتەوە تا ئەو جێگەی بە یەکێتی و پارتی ئەگەڕێتەوە. پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی نەخشی جدی بوو لەوەی کە شارەکانی ئێران لە دوای شۆڕشکە کەوتبووە دەستی حزبی دیموکرات و کۆمەڵەوە لەو جێگایانە کە شوراکان پێکاتبوون دەسەڵاتی نێوخۆی خۆجێی لە شارەکانە پێکاتبوون بە چاوساخی و بە ڕەهبەری خاڵخاڵی پارتی دیموکراتی کوردستانی وەکو بەشێک لە سوپای پاسدارانی ئێران لە گرتنەوەی شارەکانی کوردستانی ئێرانە نەخشی بەرجەستەی بوو و یەکێتی و پارتی تر ئومێدی خۆیان بەم جەنگە 8 ساڵەیەوە گرێدا تا ئەو جێگەی بۆ پشتیوانیکردن لە جمهوری ئیسلامی تا ئەو ڕادەیە کە کارەساتی گەورەی ئینسانی وەکو هەڵەبجەی لێ بکەوێتەوە کە یەکێتی نیشتیمانی هەڵەبجەی پڕ و پڕ کردبوو بە قسەی خۆیان پڕیان کردبوو لە پاسدار و هێرشی ڕێمی بەعسیش هۆشداری دابوو کە ئەگەر سوپای پاسداران بێنە کوردستانی عێراقەوە ئێمە بە کیمیایی و بە هەر جۆرە چێکێک بەدەستمانەوە بێن لێ ئەدەین و هەروای کرد.
بەقیادی نەوشیروان مستەفا تەنانەت 15 هەتا بیرەنەوتەکانی کەرکووکی شتون بەبەستمۆی جەنگی 8 ساڵە وای کرد کە ئوفق و ئاسۆیدا بەم بزوتنەوانە سەرنجام دوای ئەوەی کە ینی خێر و بەرەکەت بوو بۆ یەکێتی و پارتی کە ئەم جەنگە هەر درێژەی ببێ چونکە هەموو ئاسۆ و ئاوات و ئامان جەنگرێدا بوو بەم جەنگەوە ساڵی 1970 وەختێ جەنگ ڕائەوەستێ ئیتر یەکێتی و پارتی وە گەڵایدار هەڵەوەرێن ئیلا کۆمەڵێک مەفرەزەی زۆر کەمیان نەبێت لە کوردستان و لە جێگە شوێنەکان و ئەشکەوتەکانەمانەوە هەڵوەران و هەر هەموو سەرکردایەتی و دار و بەردیانمێن ڕیان کە بۆ ئێران و ئەنجا پرۆسەی ئەنفال دەسی پێکرد سەرنجام بزوتنەوەی کوردایەتی لەگەڵ شکستێکی کەمەشتیان بەرەو ڕوو بوو و بۆ کارساتی گەورەی ئینسانی هێنا بەسەر خەڵکی کوردستانە چ کارەساتی کیمیایی هەڵەبجە چ دوایش عملیاتی ئەنفالەکان کە سەدان هەزار کەس لە خەڵکی کرێکار و زەحمەکێش و بەدبەخت و نەهامەتی دێهاتەکان گیانیان لەدەستدا ئەگەر بێت و قەراربێت ڕۆژێک بۆ ئەم کارەساتی جەنگی ئێران و عێراق سەرانی ئەو حیزبانە بێن لە بەردەم دادگای یەکێتی و پارتی دەبێت لەوانە بن لە دادگای ڕابوەستن و نەخشیان بووە لە خۆڵقاندنی ئەو کارەساتە ئینسانیە گەورەیە بەسەر خەڵکی کوردستان و بەسەر خەڵکی عێراق